ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان داواکاریەکی نوێیان پامەبەستی دیدار لەگەڵی پێشکەش کرد. هەریەکە لە ڕێزان ساریجا، فایق ئۆزگۆر ئۆرۆڵ، رازیە ئۆستورک و مەزلوم دینج لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن. سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی هەریەکە لا عومەر خێری کۆنار، حامڵەی یەڵدەرم و وەیسیاک تاشیش ئەنجام بدەن. سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە ئێستادا هێزەکانی هەسەدە و گروپە توندڕەوەکانی سووریا با پاڵپشتی هێزەکانی دەوڵەتی تورکی داگیرکە لە نزیک پەنداوی تەشرین لە ڕۆژاوای کوردستان لە شەڕێکی سەختدان و هێزەکانی هەسەدە لە بەرگریەکی توندان و سەرجەم هێرشەکانیان تێکشکاندووە. با گوێرەی زانیاریەکان کەمێک لەمەوبەر چەکدارە توندڕەوەکانی سووریا و هێزەکانی تورکیا هێرشیان کردە سەر بەنداوی تەشرین و هێزەکانی ئەنجومەنی سەربازی منبەجی سەربا هێزەکانی هەسەدا بە توندی وەڵامی ئەو هێرشانەیان دایەوە. هەر بە پێی زانیاریەکان تا ئێستا شەڕ و ئاڵۆزیەکی سەخت لە نزیک بەنداوەکە لە نێوان هێزەکانی هەسەدە و چەکدارە توندڕەوەکان و سەربازانی دەوڵەتی تورک بەردەوامە. شاندی دەمپارتی سەبارەت با دیدارەکەیان لەگەڵ ڕێبەر ئۆجەلان لە ئیمراڵی دەستیان بە گەڕێکی دیدار لەگەڵ لایەنە سیاسیەکان کردووە. شاندەکە ئەمڕۆ لەگەڵ نۆمان کۆرتۆلموش و دەوڵەت باخچەلی کۆدەبنەوە. با گوێرەی ڕاگەیاندراوی پارتی دیموکراسی و یەکسانی گەلان دەم پارتی ئەحمەد تورکیش لەگەڵ ئەندامانی شاندەکەی دەم پارتی کابریتین لە سری سورەیە ئوندور و پەروین بولدان بەشداری لا دیدار و سەردانەکاندا دەکات. هەروەها بە پێی ڕاگەیاندراوی دەم پارتی سری سورەیە ئوندور سەرۆک فراکسیۆن و پەرلەمانتار پەروین بولدان کە 28 کانونی یەکەم لە ئیمراڵی لەگەڵ بەڕێز ئۆجەلان دیداریان کردبوو. شاندەکە دوای سەردانی ئیمراڵی سەرەتا زانیاری بە هاوسەرۆکانی گشتی تولای حاتم قولاری و تونجەر باقرخانیاندا و شاندەکە بڕیارە ئەمڕۆ بە بەشداری ئەحمەد تورک لەگەڵ سەرۆکی پەرلەمانی تورکیا و سەرۆکی گشتی مەهەپا کۆ ببێتەوە. شاندەکە دوای کۆبوونەوە لەگەڵ پارتەکانی ناو پارلەمان لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکان، ڕێکخراوەکانی ڕەنج و سەندیکا پێشکەشیەکانیش پیشەیەکانیش دیدار ئەنجام دەدات. لە دیدارەکاندا لەبارەی دیدارەکان لە ئیمراڵی زانیاری ڕادەگەێنن، ڕوانگە و پێشنیازەکان وەردەگیرن. دوای ئەوەی دیدارەکان تەواو بوو ڕاگەیاندراوێکی بەرفراوان بۆ ڕایگشتی ڕادەگەێنرن. هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی دوو ئەندامی خۆیان ئاشکرا کرد کە لە شەڕی دژی داعشدا شەهید بوون. عەزیز داود و شەیهان هەدلان لە سیوێکی کانونی یەکەمی 2024دا بەهۆی هێرشی شانەکانی داعشەوە شەهید بوون. هێزەکانی ئاسایشی ناوخۆ ڕاشیان گەیاندووە دوای کردنە ئامانجی خاڵەکانی پشکنین لەلایەن شانە نووسۆکانی سەر با ڕێکخراوەی تیرۆریستی داعشەوە شەهید بوونی دوو ئەندامی قارەمانمان ڕادەگەێنین کە ئەرکی خۆیان بۆ پاراستنی ئاسایش و ئارامی هەرێمەکەمان بەجێ دەگەیان. هەروەها هێزەکانی ئاسایشی ناوخۆ باسییان لەوەش کردووە شەهید عەزیز داود و شەیهان هەدلان بە ڕۆحی وڵات پارێزیان و دڵسۆزیان بۆ ئەرکەکانیان کەسانێکی جیاواز بوون. لە کۆتاییدا هێزەکانی ئاسایشی ناوخۆ ڕایدەگەێنێت وەک فەرماندەیی گشتی هێزەکانی ئاسایشی ناوخۆی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەڵێن دەدەین با گەلەکەمان کە خوێنی شەهیدانمان بە فیڕۆ نەچێت. فەرماندەیەکە ناسنامەی شەهیدانی بەم شێوەیە خستووەتە ڕوو. شەیهان هەدلان لە ساڵی 2004 لە دایک بووە و لە 30 دەسەمبەری 2024 لە تلحەمیس شەهید بووە. هەروەها عەزیز داود لە ساڵی 91 لە دایک بووە و
ئەویش لە 30 دەسەمبەری 2024 لە شەدادی شەهید بووە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای کردووە ئیدارەی ئۆپەراسیۆنە سەربازیەکان لە سووریا لە ماوەی هەفتەیەکدا 587 کەسی دەستگیر کردووە کە لە ئەندامانی ڕژێمی پێشوو ئەندامانی پێکاتە سەربازی و ئەمنیەکان پێکاتون ئەمە جگە لە کەسانی مەدەنی کە هاوکاری ڕژێمی پێشویان کردووە. ڕوانگەکە باسی لەوە کردووە هاوکات لەگەڵ دەستپێکردنی ئەو هەڵمەتە ڕەشبگیریەدا چەند ناوچەیەک بە تایبەت ناوچەکە ناراویەکانی سووریا شەپۆلێکی بەربڵاوی هەڵاتنی ئەندامانی ڕژێمی پێشویان بەخۆوە بینیوە بە شێوەیەکە لە کاتی هەڵمەتی دەستگیرکردنەکەدا بەشێک لەو ئەندام و لایەن گرانەی ڕژێمی پێشوو لە ناو براون و بەشێکیشیان توانیویانە خۆیان دەرباز بکەن. بەمەبەستی کەمکردنەوەی گرژیەکانی نێوان هەسەدە و گروپە توندڕەوەکانی نزیک لە تورکیا سوپای ئەمریکا لە شاری کۆبانی ڕۆژاوای کوردستان دەستی کرد بە دروستکردنی بنکەیەکی نوێی سەربازی. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە پێش نیوەڕۆی ئەمڕۆ پێنجشەممە لەسەر ڕێگای حەسەکە ڕەقا کاروانێکی هێزەکانی سوپای ئەمریکا بینراون کە بەرەو شاری کۆبانی بەڕێکەوتون و نزیکەی 50 بار هەڵگریان لەگەڵ بوو و پارچە کۆنکرێتیان بار کردووە. ڕوانگەی سووری لازاری سەرچاوەکەیەوە باسی لەوە کردووە بارکردنی ئەو کۆنکرێتانە بە ئامانجی ئەو بووە کە بنکەیەکی نوێی سەربازی لە کۆبانی دروست بکەن بۆ ئەوەی گرژیەکانی ئەو سنوورەی نێوان هێزەکانی هەسەدە و چەکدارانی توندڕەوی نزیک لە تورکیا کەم بکەنەوە. دیاری محەممەد بەڕێوەبەری سنتەری میترۆ سەبارەت بە داخستنی کۆمپانیای گزنگی بەرەبەیان ڕایگەیاند. داخستنی کۆمپانیای گزنگی بەرەبەیان بڕیارێکی سیاسی و پەیوەندی بە داخستنی سێ حیزبی دیکەوە نییە کە لەلایەن ئەنجومەنی دادوەری عێراقەوە دەرچووە. هەروەها ئاماژێ بەوەش کرد ئەو کۆمپانیایە لە ساڵی 2007ەوە مۆڵەتی فەرمی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە و لە ساڵی 2010ەوە کارەکانی خۆی دەکات. دیاری محەممەد وتیشی ئێمە وەک سنتەری میترۆ پێمان وایە ئەمەی ڕووی داوە بڕیارێکی سیاسی و ئامانجلەی بەرتەسکردنەوەی کاری میدیایە لە هەرێمی کوردستان. هەروەها سنوور ڕەحمان ڕۆژنامەنووس لە سەرزاری ڕۆژنامەنووسانی ژن لە باشووری کوردستان لەبارەی ڕاگررتنی کارەکانی کۆمپانیای گزنگی بەرەبەیان کە بۆ ژن تیڤی کار دەکات ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیان ژن تیڤی سەکۆیەکە دەنگی ژنانی کورد بەهێزتر دەکات و دەیگەیەنێت با جیهان هاوکات داخستنی کەناڵی ژن تیڤی پێشتکارێکی جدی یاساییە نێودەوڵەتیەکانە. خالد بەکری و محەممەد بەکری دوو برای خەڵکی شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەم شارەوە دەست بەسەر کران و بۆ شوێنێکی نادیار گواسترانەوە. شایانی جێ ئاماژەیە هێزە ئەمنیەکان بەبێ بڕیاری دادوەر ئەم دوو برایەیان دەست بەسەر کردووە و تا ئێستا لە هۆکارەکانی دەست بەسەری و شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیانە هیچ زانیاریەک لە بەردەستا نییە. شەوی ڕابردوو کەسێک لا یانەیەکی شەوانەی شاری کوینزی ویلایەتی نیویۆرک بە شێوەیەکی هەڕەمەکی تەقە لەو کەسانە دەکات کە لە یانەکەدا بوون و بەهۆی ئەو تەقەکردنەوە 11 کەس بریندار بوون و دواتر بریندارەکان گواسترانەوە بۆ نەخۆشخانەیەکی نزیک لە شوێنی ڕووداوەکە. تا ئێستا دەسەڵاتدارانی ئەمریکا وردەکاری زیاتریان سەبارەت بە بارودۆخی بریندارەکان و هۆکار و ئەنجامدەری ڕووداوەکە ڕانەگەیاندووە. ئەمە لە کاتێکدایە ئێوارەی دوێنێ هەر لە ئەمریکا شۆفێرێک بە ئۆتۆمۆبیلەکەیەوە خۆی کرد بە ناو هاوڵاتیاندا و بەهۆیەوە 10 کەس گیانیان لەدەستدا و 30 کەسی دیکەش بریندار بوون. ئۆتۆمۆبیلەکە لە بەردەم هۆتێلەکەی ترامپ تەقیەوە و بەهۆیەوە کەسێکی تریش گیانی لەدەستدا. گرنگترین سەردێڕی ڕۆژنامەکانی ئەمڕۆ ڕۆژنامە ئینگلیزیەکان دەیلی میل نووسیوەتی بۆ کۆژەکەی نیو ئۆرلانز ئاڵای داعشی بەرز کردوێتەوە. دەیلی تەلەگرافیش نووسیەتی ئەوەی گومانی قاچاقچیەتی لەسەر بێت تەلەفۆنی لێ قەدەغە دەکرێت و
سیدنی مۆرنینگیش نووسێتی لە هەڵبژاردننی ئوسترالیا تەندروستی پرسی سەرەکی دەبێت. ڕۆژنامە عەرەبیەکانی شەرقل ئەوسەد دەڵێت چارەنووسی تاوانبارانی 11 سپتێمبەر ئەمریکایەکانی دابەش کردووە و ڕۆژنامەی مەداش نووسێتی سوودانی دۆسی غاز و گۆڕانکاریەکانی سووریا دەباتە تاران. عەرەبی جەدیدیش نووسێتی دروزیەکان و کورد و دۆسیەی قورسن بۆ ئیدارەی سووریا و هەروەها قودسی عەرەبی نووسێتی 16,000 ڕووفات لە گۆڕە بە کۆمەڵەکانی حەڵەبدان. لە ڕۆژنامە فارسیەکانیش مەردوم سالاری نووسێتی نوێنەری بۆکان لە پارلەمان دەڵێت پزیشکیان بەرپرسنیە لە کێشەکان و هەروەها ئارمانی میلی نووسێتی هەڵاواردنی نەتەوەی و ئاینی لە ورمێ زیادی کردووە و ڕۆژنامەی کەیهانیش نووسێتی لە دایکبوون لە ئێران 91% کەمی کردووە. کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.